هاتونێتە ماڵێکی کورد کە 9 ساڵ لەمەوبەر لە ڕۆژئاوای کوردستانەوە هاتونتە ئەڵمانیا. لەو کاتەوەی بوونەتە هاوڵاتی ئەو وڵاتە بەشداریان لە هەموو هەڵبژاردنەکان کردووە. دەنگەکانیان بۆ ئەو پارتانە بووە کە لەگەڵ کۆچبەران باشن و گرنگی بە خزمەتگوزاری گشتیەکان دەدەن. دڵگەش خەڵکی ئامودەی ڕۆژئاوای کوردستانە. 4 ساڵە لە کۆمپانیایەکی ئەندازیاری میکانیکیە. وەک هەموو ئەڵمانیەک چاویان لەسەر هەڵبژاردننی پێشوەختی وڵاتەکەیانە، بەڵام بەو جیاوازی لەگەڵ سەرکەوتنی پاردە دژە کۆچبەران نین. Ez dixwazim ji partiya Gozê dengê xwe bidê me got tiştê got partiya Ampel nekir ji me re bi rastî ew ji me bike ana. Ber wilo ez dibêm mêherin maha dêdwamê dengê xwe bidin, em ê bidin partîkê got were ser hikum got karibe erînek baş li me binere ke em hatine ke koçber li vê de kar bikin. بخابتن ام بترسن گوش بر زاروک مم نخوازم پارتیا AfD بی سر حکم راستی. ام شاگردن ام دخوینن آبجه نیویساندن او جمره آرمانجه. هەرچەندە ئەڵمانیە و بە ئەڵمانیکی باش قسە دەکەن، بەڵام زمانی دایک هێشتا یەکەمە لایەن. غەزال دەروون ناسە جگە لە چاودێری دوو منداڵەکەی وەک کۆمەڵ ناسێکش لەگەڵ کۆچبەران کار دەکات و باشتر لە ترسی کۆچبەران و پەناخوازان تێدەگات. ئەم دخوازم باشدار بکن، ئەم دەنگی خوا بدن حزبێکی ئالیکاری بمەر بکە، دعما کووردا بکە، ناوێ مە پێشخینە والمناريكي بنرن انه ام انسان نا او انسان ايه تين ولاتا خرا دكن وتشتا دكن ام دخبتن ام فيدا ام دخازن مستقبلك خوش جمروش زاروكي مرهبه ام دوري في ترسي هرن بەپی بەڕێوەبەرەتی ئاماری فیدرال لە سەرەتای ئەم ساڵ ژمارەی دانیشتوانی ئەڵمانیا 84 ملیۆنی تێپەڕان کە زیاتر لە 22 ملیۆنیان بەڕەچەڵک ئەڵمانی نین. هەر بەپی ئەو بەڕێوەبەرەتیە تەنیا لە ساڵی 2023دا نزیکی 700,000 کۆچبەر هاتوون. پرسێک کە بۆ پارتی دژە کۆچبەرەکان بۆتە دەرفەتێکی باش بۆ زیادکردنی کورسیەکانیان و بۆ کۆچبەران و سەدانی وەک دڵگەش کە وڵاتنامەشیان هەیە جێگەی ترس و نیگەرانیە. ئاڵاشاڵی ڕوودا و ئەڵمانیا